بە ناوی خوای گەورە و مێهرەبان هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست دەنگدەرانی بەڕێز من عەبدولجەبار حاجی ڕۆستەم کاندیدی ژمارە 28 لەسەر لیستی 194 کۆمەڵی ئیسلامی داواتان لێ دەکەم متمانەی خۆتانم پێ بەخشن. دەنگدەرانی بەڕێز و خۆشەویست فرسەتێک هاتووەتە پێشتان ئەویش ڕۆژی 39 داواتان لێ دەکەم هەمووتان پشتیوانی کۆمەڵی ئیسلامی بکەن لیستی 194 براتان عەبدولجەبار حاجی ڕۆستەم کاندیدی ژمارە 28.